پرسی کورد لە ئێران لە نێوان بەرەنگاری ئۆپۆزیسیۆنی ئێرانی و دەسەڵاتی ناوەندی و جلهێزە جیهانیەکان. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەنامەی ڕۆژاف. کورد لە ئێران ساڵانێکی زۆرە هەوڵ دەدات بۆ دەستەبەرکردنی مافی نووسینی چارەنووس. پێشتر کۆماری کوردستان لە مەهاباد وەک نمونەیەک لە دەسەڵاتی کوردی ئەزمون کراوە و دواتریش دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57 هەتاوی یەک لە دروشمە گرنگەکانی کورد لە ئێران ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دموکراسی بۆ ئێران بوو. ئێستاش هەندێک لە حیزبەکانی کوردستانی ئێران خوازیاری فدرالیزم لە ئێران و لایەنێکیش خوازیاری کۆنفدرالیزمی دموکراتیکن. دەنگی سەربەخۆی خوازیش لەلایەن هەندێک لە ڕۆشنبیران و چالاکانی کورد لە ئێران دەبیسترێت و ئەوان پێیان وایە بە پێی پێکهاتەی ئێران و هەلومەرجی ئێستای ناوچەکە و خواستی بنەڕەتی گەلی کورد تەنیا بە سەربەخۆییە کە گەلی کورد لە ئێران دەتوانێت مافی چارەنووسی خۆی بە تەواوی دەستەبەر بکات. چەند ئەم خواستە لە نێو گەلی کورد لە ئێران گشتگیرە و چەند ئەگەری گەیشتن بەو ئامانجە لە داهاتووکی نزیکدا لە ئاسۆدا دەبینرێت. ئەمڕۆ لە بەرنامە بۆ باس لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دکتۆر خالید خەیاتی مامۆستای زانستی سیاسی لە زانکۆی لینچۆپینگ لە سوێد دەکەین. دکتۆر خالید بەخێر بێن. زۆر سپاس کاک شاهید، زۆر مەمنون، زۆر سپاس. دکتۆر خالید، وەک پرسیاری سەرەتایی بەڕای ئێوە بۆ ئەوە کورد بتوانێت لە ئێراندا و بە گشتی کورد لەو چوار وڵاتەی کە دەژیت مافی چارەنووسی خۆی بە تەواوی دەستەبەر بکات، ئەو خواست و هیوا و ئارەزووە مێژوویەکە هەیەی بێتەدی دەبێ حتمەن سربەخۆ بێت و با بڵێن وڵاتێک و چوارچێوەیەکی سیاسی سربەخۆی هەبێت، یان شێوازگەلی تریش هەیە کە دەتوانێت کورد بۆ ئەمانجە بگەێنێت؟ پێشەوەی کە ڕاستەوخۆ بڵێم ئالتەرناتیوی دیکە هەیە، ئەمە پێویستە یەک شت بڵێم، ئەویش ئەوەیە کە ئەو ڕۆمە لە ئاستی دنیادا 197 دەوڵەتمان هەیە، ینی دەوڵەت نەتەوە کە 193 ئەندامی نەتەوە یەکگرتوەکانن و لە دەرەوەی دەوڵەت نەتەوە هیچ قەوارەیەکی دیکەی سیاسیمان نییە، ینی لە ڕاستیدا تا ئەندازەیەکی زۆر نیمانە کە بتوانێت ژیانی کۆمەڵایەتی و کولتوری و ئابووری مرۆڤ لە چوارچێوەی پرۆژەیەکی سیاسی یا مدێلێکی سیاسی کە وەکو ئالتەرناتیوی دەوڵەت نەتەوە بێ ڕاستیدا بەڕێ بخە، ئەوە وجودی نییە. لەلایەکی دیکەشەوە ئەمە لە چوارچێوەی ئەو دەوڵەت نەتەوانە کۆمەڵێکی ژمارەیەکی یەکجار زۆر کەم نەتەوەمان هەن، یا کە کەم نەتەوە بە بۆچووری من وشەیەکی باش نییە، بەڵکو نەتەوەی دیکە هەن کە زۆر جار بە خواست و ویستی خۆیان نەکەوتونەتە یا بە زۆر لە چێندراون بە مدێلێکی سیاسی یا کولتوری کە بە مەیلی وان نییە. ئەو کەم نەتەوانە بەڕاستی ئەو نەتەوانە لە داهاتوودا مەترسی لە ناوچوونیان لەسرە، ئەگەر بێت و ئەوانە نەبنە خاوەن مؤسساتێکی سربەخۆی خۆیان کە لە چوارچەوەی ئەو مؤسساتەدا بتوانن تعبیر لە ژیانی ڕۆژانەی خۆیان بکەن. ژیانی ڕۆژانە مەبەستم لە چییە؟ تەواوی ئەو حەوزانەی کە لە ڕۆژانەدا مرۆڤ چالاکی تێدا دەکاویش حەوزەی سیاسی، ئابووریە، کولتوریە، زمانە، پەروەردەیە، سامانی سروشتیە، ژینگەیە، ئاسەواری مێژوێ، هەموو ئەوانەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە مرۆڤ هەیە، ئاسایشە. و مەسەلەن نمونەت بۆ بێنمەوە، ئەوڕۆ ئێمە تامیلەکانمان هەبوو لە سریلانکا کە خەباتێکی بێوچانی و دوور و درێژیان بۆ سربەخۆیی هەبوو، بەڵام ئەوان ئەوڕۆ بەڕێگای سەرنەکەوتنی خەباتەکەیان ئەمن دەتوانم لە ڕەوتی لە ناوچووندان، ینی تامیلەکان نەتەنیا لە ڕۆژەوی سیاسیدانین بەڵکو سیاسەتی ئاسیمیلەکردن لەلایەن دەوڵەتی سریلانکاوە بە شێوازێکی سیستماتیک لەسەروانە بەڕێوە دەچێ و شانسیان نییە. حتا دەتوانم بڵم کوردەکانی باکووری کوردستانیش
لەبەر نەبوونی مؤسساتی مربوط بە خۆیان لەبەر نەبوونی و مؤسساتانەی کەوانە بتوانن ژیانی ڕۆژانەی خۆیانی تێدا تعبیر بکەن و لە ڕاستیدا دەستەبەر بکەن تەنانەت ئەو خەڵکە ناتوانێت بە ئازادی کوردیش پەروەردەی کوردیش یەبێت تەنانەت ناوی گوندێک یا شارێکیش کە لەسەر ئەساسی سیاسەتی ئاسیملەی تورکی بۆتە تورکی بگەڕێنەوە سەر کوردی کەواتە ئەو مەترسیانە دکتۆر خالید ببوورە هەر ئالێرەدا کە دەڵێ ئەوان پێویستیان بە مؤسسەی سربەخۆ هەیە ڕێکخراوە گەلێکە با بڵێن نوێنەرایەتی خواست و ئارزووی ئەوان بکات و شوناسەکان بگوازێ بیپارێزێ پرسیار ئەوەیە کە ئەم مؤسساتە تەنیا لە چوارچێوەی دەسەڵاتێکی سربەخۆدا دێتە ئاراوەواتە بە فارسیتین دەوڵەت ملت نەتەوەیەکی سربەخۆ کە دەوڵەتی خۆی دەوڵەتی سیاسی خۆی هەیە و وەک دەوڵەتی کوردی دەناسرێت یانە شێوازگەری تریش هەیە بۆ ئەو مؤسساتە ببن بەڵام پێویست نەبێت با بڵێن کوردستانی سربەخۆ دروست بێت یا ئەو کوردستان لەو وڵاتانی کە پێوە لکاوە لێبێتەوە. دەزانێت ئەوەی کە ئێستا ئێمە دەتوانین نمونەی دیکە بێنین وەکو جوورە خەڵکێک ئاماژەیان پێ بکەین کە بە شێوازی یەکسان پێکەوە دەوڵەت نەتەوە پێک دێنن بۆ نمونە لە سوئیس 4 نەتەوەمان هەیە 4 گروپی زمانیمان هەیە کە لە مدلی کانتۆندا پێکەوە دەوڵەتێکی مرکزیشان هەیە و هیچێک لەو گروپە ئێتنیکیانە ناتوانن بڵێن کە ئەمە لە لایەکی دیکە و دەچەوسێنرێنەوە لە لایەکی دیکەمە مەسەلەن لە مدلی ئانگلۆساکسدا لە مدلی بریتانیاییدا نمونەی کەبێکمان هەیە لە کانەدا کە مافی حەقی ڕێفراندۆمی هەیە لە لایەکی دیکەوە لە بریتانیا نمونەی ئیسکاتلەندمان هەیە کە خەڵکی بێش حەقی هەیە کە لە ڕێفراندۆمێکدا بڕیار بۆ مانەوەی یا جیابوونەوەی خۆی بدا ئەو مدلانە مدلێک دەتوانن وەکو ئالتەرناتیوی دەوڵەت نەتەوە بن بەڵام لە لایەکی دیکەوە مدلی لاتینمان هەیە نمونەی ئیسپانیا کە یەک لە دموکراسی پێشکەوتوەکانی ئەوڕۆی دنیاە خەڵکی کاتالان لە وڵاتەدا کە داوای ڕێفراندۆمیان کرد خەڵکێکن کە ئەوانە لە خەباتی دژی فاشیزمدا نزیکەی 30,000 ئینسانیان قوربانی داوە زیاتر لە 135 ئابووری ئیسپانیا لەسەر شانی ئەو خەڵکەیە بەڵام ئەو خەڵکە تەنانەت مافی 5 دقیقە دیالۆگیان لەو دموکراسی ئوروپایی وەرنەگرت جا پرسیار لێردا بۆ من ئەوەیە کە لە ئێرانێکدا کە کورد بە شێوازێکی ئیستعماری بەڕێوە دەچیە مدلێکی ینی تەواو کۆلۆنیالیستیە و کورد لە ئێراندا حەقی ئیمزیا و بڕیاری بەسەر هیچێک لە حوزەکانی ژیانی خۆی دانیە ئەوە کام گەلی سەردەست و نەتەوەی سەردەستە کە دەتوانێت مزجێنی بەخشی ئەو مدێلە بێ بڵێ باشە کورد جودا نەبنەوە ئەمن گارانتی و شەرتی ئەوەتان دەدەمێ کە مدێلێکی وەکو کانەدەیە بریتانیای مەزنتان بۆ دەستەبەر بکەین کە ئەوە حەقی مافی ڕێفراندۆم هەبێ ئێمە لە دەوڵەتی دکتۆر خالید بەڕای بەڕێزت بەگشتی ئەو ئیمکانە هەیە کە با بڵێن مافی چارەنووس مافی گەلەکان لە چوارچێوەی سیاسی جگە لە چوارچێوێکی سیاسی بە تەواوی سربەخۆش دەستەبەر بێت بەڵام کێشەکە بۆ ناوچەکە لەوانە بۆ ئێران بۆ عێراق بۆ تورکیا بۆ سووریا بەڕای ئێوە ئەوەیە کە نەتەوەی سەردەست لایەن دەسەڵاتدار بەو ئاستە لە پێگەیشتووی کولتوری و سیاسی نەگەیشتووە کاوە قبول بکات نەتەنیا نەگەیشتو بەڵکو ئەوەی کە ئێستامە دەیبینین ئەو فاکتانەی کە بەدەستمانەوە بە پێچەوانەی ئەو ڕەوتە نیشان دەدا ئەوانە لە جیاتی ئەوەی کە ئێستا عەقلیەتێکی جیاواز دروست بوو بیا شێوازێک لە ئەخلاقیەت دروست بوو بیا کە خەڵکێک کە بە مستەعمەرەی ئێرانە وڵاتێکی جیاوازە خەڵکێکە کە بە درێژایی هەبوونی دەوڵەت نەتەوەی مدێرنی ئێران بە شێوازی مستەعمەرە بەڕێوەچێ وەکو پرسی ئەمنیەتی تەمەشای کردووە وەکو مەسلەیەک ینی بەکارهێنانی زەبروزەنگ و خشونەت لەسەر کورد کە هەموو جێگایەکی گرتوتەوە تەنانەت کوردەکانی بەشەکانی دیکەش ئەگەر پرۆژەی ڕێفراندۆمیان هەبێ و ئیستعمارە ئەوەندە ئیستعمارێکی بەهێز و سنوور بەزێنە کە لەو پەری سنوورەکانیش ماف بە کورد نادا کە تعبیر لە بیست و مافی خۆیان یا خواستی خۆیان بکەن ئەمن هیچ نیشانەیەک شخصا نابینم لەلایەن نەتەوەی سەردەستەوەی لەلایەن هێزە سیاسەکانەوە جا بە ئۆپۆزیسیۆن و پۆزیسیۆنەوە بگرا کە کورد بتوانێت لەسەر ئەساسی ئەو مزجێنێ هیوایەک بۆ داهاتووی خۆی ببینێ و بێ بەڵێ مانەوەی من لە چوارچێوەی ئێراندا گارانتی مانەوەی منە وەکو مەوجودیەتێکی سیاسی و کولتوری و هویەتی کە بە شکلێک لە مؤسساتەکانی خۆیدا
بتوانێت تعبیر لە خۆی بکە و بە شێوازێکی حقوقی پاراستراو بێ. ئەمن ئەو مودێلە نابینم، بۆیە من یەک لەو کەسانم کە لەسەر لە ماوەی ڕابردوودا دوو چەمک ینی بە پێی توانایی خۆم و هاوڕێی دیشم زۆر و خەڵکێکی زۆریش لەسەر و بیر و باوەڕەیە دوو چەمک بەرزەستە دەکەنەوە. یەک ئەوەیە کە تۆ بڵێ ئێران و کوردستان دوو وڵاتی جیاوازن، بەڵام ئەوڕۆ کوردستان بۆتە مستعمرەیەکی ئێرانی، کۆلۆنیەکی ئێرانی. بۆ تێکدانی معادلەی مستعمراتی پێویستە خەڵکی کورد بەرەو ئاراستەیەکی تایبەتی خۆی بڕوە. ئەو ئاراستەیەش پێی دەڵێن سەروەری سیاسی. سەروەری سیاسیش نمونەی هەرە باڵای دروستکردنی دەوڵەت نەتەوەیە. یعنی ئەگەر کورد لە داهاتووی خۆیدا لە ئێراندا نەتوانێت ببێتە خاوەن مؤسساتی خۆی کە حوزەکانی ژیانی خۆی تێدا ئیدارە بکە، وەک نمونەی کۆماری کوردستان، ئەو نمونەیە یەک لە درەوشاوەترین ئەزمونەکانی مێژووی کوردستانە. 11 مانگ بوو، بەڵام تعبیرێکی زۆر گەورە لە لیاقەت و توانایی ئەو میلەتە دەکا کە دەتوانێت کابینەی هەبێ، حکوومەتی هەبێ، مؤسساتی خۆی هەبێ و بە شێوازێکی زۆر ئینسانی و متەمەدنانە خۆی بەڕێوەبەرێ. بەڵام لە دەستجێر دەستەڵاتی مودێلی ژاکۆپێنیستی و ئاسیمیلاسیۆنیستی ئێرانی کە تا سەر ئێسقان بە خوشونەتەوە تیار کراوە، بە بۆچوونی من نە لە پۆزیسیۆن نە لە ئۆپۆزیسیۆندا کورد ناتوانێت داهاتوێکی زۆر پرشنگداری هەبێ. لە باشترین حاڵەتی خۆیدا ئەوانە دەیانەوێت کورد تەنیا وەکو بوونەوەرێکی فۆلکلۆریک حزوری هەبێ و هیچ شتێکی دیکە. زۆر چاکە دکتۆر خالید. کەواتە ئێوە پێتان وایە کە ئەبێ ئەو دەسەڵاتە سەربەخۆ هەبێ بۆ پاراستنی کورد وەک نەتەوەیەک بۆ کەوتانی مافەکانی خۆی دەستەبەر بکات و ئەو خەونە مێژوویە کە هەیەی و مافی خۆیەتی پێ بکە. بەڵام ئەوانەی کە ڕەخنە لەو مودێلە دەگرن دەڵێن لە بەپێی پێک هاتەی ئتنیکی و نەتەوەیی لەو ناوچەدا ئەمە دەستەبەرکردنی بەکردەوە زۆر دژوار دەبێت. دەڵێن چۆن تۆ دیت سنوور دروست دەکەی لە نێوانی ئەو شیوانانە کە کورد و تورک پێکەوە دەژین، لە باشووری ئێراندا کورد و عەرەب پێکەوە دەژین، لە با بڵێن ڕۆژئاوای ئێراندا کورد و فارس پێکەوە دەژین. واتە چۆن سنوور دەکێشی ئەگەر ئەو کەسانەی کە لە شارێکدا لە گوندێکدا ناوچەیەکدا نەتەوەی غیری کورد تێدایە چۆن ڕازی؟ ئەگەر ڕازی نەبن چیان لێ دەکەی؟ بڵێن کاکەمە ئامادەین لە دەسەڵاتی کوردی دابین بە هەر هۆکارێک، بە هەر هۆکارێکی گونجاو نەگونجاو بە حەزی خۆیان دەریان دەکەی، زەمینەکان لێ دەکڕی. چەند مەترسی ئەوە هەیە کە ئەم بێتە هۆی ئەوە کە با بڵێن خوێن و خوێن ڕێزی پێش بێت و کوردیش لە داهاتوویکی ئاوادا بکەوێتە ئەو کایەوە کە دەسەڵات سەردەست کەوتووە، بکەوێتە ئاسیمیلەکردنی لە نێوبردنی ئەوانەی تر کە ئامادەین لەگەڵ کووردا بژین. جارێ لە سەرەتاداوە بڵم کورد لەو پەیوەندیدا مەسئولیەتی ئەخلاقی نییە. کورد ئەوەی کە مەسئولیەتی ئەخلاقی لەسەرشانی بووە، ئەگەر لە مێژووی مرۆڤایەتیدا بڕۆی، دۆزی کورد یا کەیسی کورد کەیسێکی ئونیڤەرساڵە، یعنی ئونیڤەرساڵ گەردونیە بۆ معنایای کە دیفاع لە حەقیقەتێک دەکات. ئەوڕۆ کە من دیفاع لە کوردەکەم بەو معنایە نییە کە چون بۆ خۆم کوردم و ئێرقی کوردیم هەیە دیفاعی لێ دەکەم، ئەو شتێکی دیکەیە. بەو معنایە کە مەسەلەی کورد بۆ من ڕەوایەتێکی گەردونی هەیە و دەستەبەرکردنی مافی نەتەوایەتی بۆ کورد لە چوارچێوەی ئەو مافە گەردونیەدا و لە چوارچێوەی ئەخلاقی ئەرەستویی و ئەفلاتونیدا دەتوانی باسی بکردرێ. مەسەلەی و پرسیارەی تۆ ئەوە بۆ قۆناغێکی دیکەیە. ئەمە ئێستا لە قۆناغی تئۆری سیاسی و دیسکۆرسازی یا دروستکردنی گفتمان داین و وردەکارەکانی شێوازی داڕشتنی ئەو دەستەڵاتە مەرحەلەیەکی دیکە لە بەحسەیانی لە دەرەوەی ئەو تئۆری کە من ئێستا باسی دەکەم. بەڵام من پرسیارێک لە تۆ دەکەم. زۆر باشە ئەوانە هەموو ئەو مەترسیانەی کە باسی دەکەن بەتایبەت لەلایەن نەتەوەی سەردەستەوە یا لەلایەن هێندێک کوردیشەوە کە خەونی زۆر نزم و نەویان هەیە. باشە ئێمە ئەوە بڵین ئەمە ئەسڵەن بەحسی سربەخۆیی نەکەین، بەحسی تێکدانی معادلەی ئیستیعماری لە ئێران نەکەین. تەنانەت بڵین بە دوو مادەی قانونی ئەساسی ئێران هەیە کە لەو مادانەدا بۆ خۆیان بڕیاریان داوە یا و مادانە و حەقە بە کورد دەدەن کە زمانی کوردیش بخوێندرێ. ئێمە تەنانەت 40 ساڵە دوای کۆماری ئیسلامی حەقی نزیکبوونەوەمان لەو مادانەش نییە. کورد ئەوڕۆ لە ئێراندا حەقی ئەوەی نیە کە لە فەزایەکی ڕۆژانەی عادیدا چالاکیێکی مەدەنی مەسەلەن بۆ ژینگە و بۆ مەسلەی کشت و کاڵ و یا بە مەسلەی مافی ژنانیش بکە. مەسلەکە ئەوەیە دێرەدا، ینی ئەوانەی کە ئەو بەحسە مەترح دەکەن بە زۆر لە بواری مێتۆدۆلۆژی و ئەخلاقی و ئەو پرسیارانە ناتوانێت دروست بێت، چون بەسەر زۆر شتی ئەسلیدا و سەرەتاییدا باز دەدەن و لە ئاخری شتەکەڕا بۆ مەسلەکە دێن. ئەمن پێم وایە لە جیاتی ئاراستەکردنی ئەو پرسیارە بێنین ئاراستی ئەو بکەین
بکەین کورد چۆن ئەو چۆن دەچەوسێتەوە، کورد چ شکلە کۆمەڵگایەکە، فرە ڕەهەندی و فرە کولتوری کورد چۆنە، چ جورە کولتور و ئاینزاک گەلێک لەو کوردستانەدا هەیە، چۆنە ئەو کووردا لە درێژایی دروستبوونی دەوڵەت مدرنی ئێرانی و بگرە پێش ئەوەش دەوڵەت مدرنێتەوەی ئێرانی لە زمانی سەفەیوەکانەوە تا ئێستا قەتڵعام دەکردرێت دەچەوسێنرێتەوە لە کەمترین مافی سەرەتایی خۆی بێبەریە. ئەوڕۆ ئەو نێوانی ئەو دوو دیسکورسیانی ئەو دوو معریفەیە مەسەلەکە من جارێ باسی ئەخلاق و معریفە دەکەم. معریفەی کوردی و معریفەی ئێرانی دووشتی جیاوازە. معریفەی ئێرانی لەسەر ئەساسی پاراستنی یەک پارچەی ئێران، لەسەر ئەساسی پاراستنی مەسەلەی یەک زمانی و تەک زمانی و تەک فەرهەنگی، لەسەر ئەساسی کەمکردنەوە و کەمڕەنکردنەوەی خواستی نەتەوەکانی نێو ئێران و لەسەر ئەساسی دروستکردنی دەوڵەتێکی مەرکەزی و یونیتار و لە باشترین حاڵەتی خۆیدا لەسەر مەسەلەی عەدەمی تەمەرکوز و شتیوا قسە دەکە. بەڵام معریفەی کوردی نمونەی کۆماری کوردستانە کە بە سەرۆکایەتی پێشەوای قازی محەممەد بوو. ئەو شوێنەی قازی محەممەد زمانێک کابینەکەی تێدا کۆبوونەوەی دەکرد، ئەوڕۆ شوورایەکی شاری بێدەستەڵات تێدا کۆ دەبێتەوە کە لە بن وێنەی خومینی و خامنەیەدا کۆبوونەوە دەکا. ئەو دوو واقعیەت و حقیقەتەی یەکجار لێک دوورن. ئەوەی ئەمن دەمەوێت گەڕانەوە بۆ حقیقەتەی پێشوە. دکتۆر خالید، هەر ئەو حقیقەتەی پێشوو کە بەڕێز ئاماژەی پێدەی قازی محەممەد توانی بە شێوازێک لەگەڵ دەسەڵاتی فەرقە لەگەڵ پیشەوەری ڕێب بکەوێت بۆ ئەوە کە بە شێوازێکی ئاشتی خوازانە ئەو کێشان لەو شانە چارەسەر بکەن. هەندێک لەو شارانە کە کوردی شێدا بوو لەژێر دەسەڵاتی فەرقەدا بوو و کێشیان نەبوو. نوکتەکە هەر لەوەدایە ئەوەی کە دەفەرمووی دەبێ ئەوەڵ پرسی کورد بە فەرمی بناسرێت، ئەو چەوساوانە ئەو زڵمانە کە لێی کراوە، ئەو کوشانە کە لێی کراوە، ئەو هەموو ئینکار و نەدیدن و پەراوێز خستنە، ئەوانەی کە ڕەخنە دەگرن لە نیگەرانن لە ئارەزووی کوردستانی سربەخۆ بێ بیرکردنەوە لەوە کە چۆن تۆ لەگەڵ بەپێی ئەوە کە هەلومەرجەکەش گۆڕاوە ئیمڕۆنە قازی محەممەدمان هەیە، نەپیشەوەریمان هەیە. ئەو نیگەرانیش جددیە ناسیۆنالیستەکانی کورد و تورک ئەوانیان کە خاک لە ژیانی مرۆڤ بۆیان گرنگترە، هەر ئێستا ئامادە نین یەک بست لەو خاکی کە پێیان وایهین خۆیانە بەڕاست یا بە دروست با بڵین بەپێی مێژووی بەپێی حەس لێی پاشگەز بن. پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر دوای بە فەرمیناسیی تەواوی ئەوانە و لەگەڵ ئەوە کە بە فەرمی بیناسیت کە گەلی کورد مافی نووسین چارەنووسی هەیە، با بڵێن سەربەخۆی خوازی جودای تەلەبی مافێکە، بیرۆکێکی سیاسیە و ناتوانانی لە کەسی زەوت بکەیت. یعنی ئەو لە فەرمی ناسی ئەمڕا بیر لەوە بکەیتەوە کە ئەگەر بەو کولتورە سیاسە گەشتوم چی ئەتوانین بکەین بۆ ئەو مەترسیە کەم بکەینەوە، تەنانەت ئەگەر جیابینەوە چ مودلێکمان هەیە بۆ بتوانین ئەو نیگەرانیە بۆ ئەوانەی کە نیگەرانن با بڵێن جۆرێکی لێ بکەن کە ئیتر مەوزوعەتی نەبێت. دەزانی کە من یەک شت بە تۆ بڵم کاک شاید، بەڕاستی ئەوانەی کە مەسەلەن ڕووی ئەو ڕەخنەیە لە کورد دەکەن، ئەو ڕەخنەیە زۆر بێ ئینسافانەیە. لە مودێلی ئیستعماری ئێرانیدا مودێلەکە بەو شکلە سەر کورد پیادەکراوە، ینی ئیعمال کراوە. ئەوانە ئیستعمارێکی لە ڕاستیدا دوونهۆم و دوو تەبەقەیە. بڕیارەکە ینی مودێلی ئیستعماری ئێرانی لەسەر کورد لەسەر ئەساسی دوو مؤلفەی هویەتی شیعە و فارس دامەزراوە و زۆر جار لایەنی خشونەتی و ئیداری ئەو مودێلە ئیستعماریە بەدەستی خەڵکی ئازەری لەسەر کورد شت دەکەم. تەجروبەی شخصی خۆمە و زۆر کەسی دیکەش لە نمونەیەم لەو تەجروبەیان هەیە. لە ڕاستیدا ئیستعماری ئێرانی کەرەستەی دابەزاندن و پیادەکردنی ئەو ئیستعمارە ئازەریەکانن بەداخەوە، ینی زۆر ئازەری. ئەوە دێرەدا بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕاستیدا لە نێوان مەسلەی کوردبوون و ئازەری و بگرە مەسلەی ئێرانی شکافێکی یەکجار زۆریانی ناوبەرێکی زۆر قوڵ هەیە دێرەدا. بەڵام ئەوەی کە دێرەدا مهمە، کورد لە درێژایی مێژووی خۆیدا میلەتێکی هێرشبەر و ئاگرسیو نەبووە و لەسەر هیچ بوارێکدا ئەمە ناتوانین ئەو گەلە تاوانبار بکەین کە سەرڕایەوەی کە بۆ خۆی قوربانی ژێنۆسید بووە، ینی کۆمەڵکوژی بووە، قوربانی ئێتنۆسید یا کولتورکوژی بووە، قوربانی مێنتسید بووە، ینی عەقڵیەت و فکریان کوشتەوە بە ئیستعماریان کێشاوە. ئەتۆ مەسەلەن تەمەشاکە نمونەی باشووری کوردستان کە من زۆر ڕەخنەم لەو مودێلی سیاسیەوێ هەیە، بەڵام لە هەمان حاڵدا ئەو کوردە ئەنفال کراوە، 182,000 نەفەری ئەنفال کراوە. شاری وەک حەڵەبجە و دەوروبەری بە بۆمبی کیمیایی لایەن لانیکەم ئەوانەی کە خۆیان بە نوێنەری نەتەوەیەکی دیکە لە سوارچەوەی عێراق دەزانی، ئەو خەڵکیان بە گازی شیمیایی لەبەر چاوی هەموو دنیا لە بین برد. بەڵام لەکوێ ئەتۆ دیتوتە کە گەلی کورد بە عینوانی تۆڵان
هێرشی ڕاستەوخۆ بۆ گوندێکی عرب یا شارێکی عربکایە چەند بۆمبیان بۆدانێتەوە ئەوڕۆ زیاتر لە 1 ملیۆن عرب لە ناوچە کوردیەکە دەژین و بە شکلێکی زۆر ئاشتیانە ئەگەر ئەو کوردێکی لەسەر ئەساسی نفرەت و چینە و حەستی تۆڵەستانەوە هەڵوێستی لەگەڵ بەرامبەری خۆی گرپا ئێستا ئەوە نەبوو کورد بە پێچەوانە ئەمن بۆیە ئەو مافە بەخۆم دەدەم کە دیفاعی لێ بکەم کورد بەرهەمهێنەری ئەخلاقە لە ئاستی گەردوونیدا ئەوانە هەموو نمونەی گەوران ئەمە ساڵی پار لە بیرمانە کاتێک کە کۆماری ئیسلامی بارەگاکانی دموکراتی موشک باران کرد ئەو حرەکەتە جەماوەری و مانگرتنە گشتیە کە نیشانیدا ئەوە شێوازێک لە ئاشتی خوازی و دموکراسی خوازیە کە ئەوڕۆ لە نمونەی دنیا دەمە کەممانەیە وڵاتانی ڕۆژاوایی کە ئەوانە بۆ خۆیان بە نۆنەری تەمەدون و دموکراسی دەزانن ئێستا هەمویان خەریکن بەرەو توندڕەوی و بەرەو توند ئاژۆیی و شکلێک لە ناسیۆنالیسمی تەنگنەزەر دەگەڕێنەوە بەڵام لە حالێکدا ئێمە لە کۆنتێکستی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئەلجەزایر و سوودان و تونس و کوردستان بزوتنەوەی دموکراسی خوازی و ئاشتی خوازیمانەیە کەواتە کوردەکە هەڵگری ئەو توانایە هەیە کە زەرفەتی دیالۆگی لەگەڵ هەموو دەوروبەری لایەنی خۆی هەبێ بە ئەزمموی مێژووی خۆی و ئەخلاقی خۆشیەوە ئەوەی نیشاندا زۆر چاکە دکتۆر خالید کەواتەوە پێتان وایە کەونی گەرانی بەجێگەنیە چون کورد دەتوانێت لە کاتی خۆیدا کە ئەگەری ئەو با بڵین هەلومەرجەکە ڕەخسا بۆ سربەخۆییەکە ئەو نیگەرانیە چارەسەر بکات بە شێوازی ئاشتی خوازانە دکتۆر خالید پرسیارەوەیە کە چەند لە کاتی ئاوادا چون ئێستا حزبەکان دەڵێن ئێمە فدرالیستین و لایەنی بەرامبەر دەڵێن نەخ ئەم فدرالیسمە وەک ئەزمموی باشووری کوردستان با بڵین هەنگاوێکی مقدمەیە کە دەستپێکێکە بۆ جودابوونەوە و سربەخۆیی بەڵام وەک سربەخۆی خوازێ بەڕێزت کە لەو بوارەدا دەنووسی بیر دەکەیتەوە چەند ئەگەریەوەی هەیە کە ئەم خوازیە ئەم خواستە ئەم خەونە ئەم ئارەزووە ئەم مافە بەم زوان دەستەبەر بێت واتە هەلومەرجی ئێستا وا دەبینیت کە ئەگەر کورد هەنگاوی بۆ هەڵبگرێت ئەو ئەزمونەی باشووری کوردستان لە ئێران دووپات نەبێتەوە دەزانێ کاک شاید پرسیارەکە زۆر دروستە پرسیارێکی بەجێ حقیقەتەن ئێمە من سەرتاش باسم کرد ئێمە لە ئاستی قۆناغی دروستکردنی گفتمان و بڵین گوتاری ئەوە داین کە بۆ خۆی لەسەر ینی تێوری لەسەر دوو تێوری دامەزراوە گوتارە یەک ئەوەیە کە تۆ یارمەتی تاچی کورد دەدەی کە لە سەرگەردانێکی هویەتی کە هەیەی ینی ئەمن ڕووم لە ڕۆژهەڵاتی کوردستانە حقیقەتەن یارمەتی بدەیت کە سەرگەردانەکەی خۆی پێناسە بکە و بتوانێت ڕەهەندەکانی ڕزگاری بوون لەو سەرگەردانێ دەستنیشان بکە جارێ لە ئاستی تەنیا فکری و هیزریدایە ئەویش ئەوەیە کە تاچی کورد ئەو ڕۆژ بەهۆی ئالۆزبوونی پرۆژەی حیزبەکانیشمان و تەنانەت مەترحکردنی فێدرالیسم یا نازام کۆنفدرالیسم یا برایەتی گەلان زۆر شتی دیکە هەیە ئەو چەمکانە ناتوانانی یارمەتی تاکی کورد بدا تاکی کورد دەبێت لە سەرەتا بۆی ڕوون بێتەوە ئایا ئێرانی یا کووردە لەبەرەوەی ئەو دوو ناسنامەیە تا ئێستا بەهۆی ئەو حقیقەتە تاڵی کە بەسەریدادا سەپاوە ڕێک ناکۆچیەکی زۆر گەورەی لە ناخی تاکی کووردا دروست کردووە کە جاری وایە دەگەڵ خۆشی تووشی ناکۆکی دەبێت جا بۆی ئەوەی ئێمە باسی دەکەین مەسەلە لە ئاستی تێوری گفتماندایە جاریە خودی تێوری گفتمان بەڵام دواتر پراتیکی لێ دەبێتەوە ینی پراتیکەکە چۆنە ئەو چەمکانە لە ڕاستیدا لە بەستێنی گفتمانی خۆیدا دەتوانێت ڕێنیشان دەربێ بۆی کە تاچی کورد خۆی ڕێک بخە هەر ئێستا نیشانەگەلی ئەو ڕێک خستنەمە دەبینین ئەو چەمکانێکی ئێمە ئەوڕۆ لەگەڵ تۆ تاوتۆی دەکەین بۆ نمونە کە کوردستان کۆلۆنیەکی ئێرانیە و ڕێگای ڕزگاری بوون لەو کۆلۆنیە سەروەری سیاسیە خەریکە و چەمکە پەرە دەستێنە ئەو پەرستاننا ینی چینێکی بەهێزی ڕەوشەنبیری لە ساحەی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات خەریکە سەر هەڵدەدا و جێگای دڵخۆشیە و تەنیا ئەوە محدود نابێتەوە بە چینی خوێندەوار ئەوڕۆ تەنانەت خەڵکێک کە کاری ئاسایی دەکا بڵێن شۆفێری تاکسیا شتیدی کە دەکەن ئەوانیش ئاشنا بەو دەستەواژە و چەمکانن و تەنانەت ژمارەیەکی زۆر لە ئەندامی حیزبەکانی ئێمە کە ئەوان لە ئەساسنامە و مەرامنامەی خۆیاندا باسی فدرالیسم یا مودێلی دیکە دەکەن ئەو مەسلەی ئەوەی کە کوردستان کۆلۆنی ئێرانیە و ڕێگای نەجات لە کۆلۆنیالیسم مەسلەی سەروەری سیاسیە خەریکە و چەمکانە پەرە دەستێنێ و ئەو بەستێنی گوتاری ڕۆژ بە ڕۆژ بەرفراوان دەبێتەوە پێش شەرتی پراتیکی سیاسی کە ئەو خەڵکە ئێمە بەرەو
ئەو ڕەهەندەی سربەخۆی خوازی بەرێ ڕێک دروستبوونی ئەو گوتارەیە. ئێمەستا لەو قۆناغەداین و ئەمن یەک لەو کەسانم کە بە پێی توانایی خۆم یارمەتی دەرم کە ئەو گوتارە بەهێز بکەم. زۆر چاکە ئەوە با بڵێن لایەنی ناوخۆیەکەیەتی ئەوە کە لایەنە کوردیەکان چەند ئامادەن ئەو گوتارە بێتە گوتاری زاڵی چالاکی سیاسیان و هەڵسوکەوتیان و پەیوەندیەکانیان. لایەنی با بڵێن نێونەتەوەکێکی پێ وایە کە لە داهاتوویەکی نزیکدا دەتوانین چاوەڕوانی ئەوە بین کە ئەگەر ئەم گوتارە ناو گەلی کووردا دروست بێ حیزبەکان بتوان گوتارەکە زاڵ بکەن، ئەی دەتوانن بەرەنگاری ئەو توانایشیان هەیە یا بەگشتی هەلومەرجەکە وا دەبینیت کە بتوانن ئەم گوتارە بەکردەوەش جێبەجێ بکەن واتە لایەنە هێزەکانی جیهان و لایەن ناوچەیەکان چۆن هەڵوێست دەگرن؟ ئەو گوتارە چون لەسەر سەرەتا عەرزم کردی باسم کرد کە لەسەر لە ڕاستیدا هێندێک بایخ و نرخی بەهای گەورەی گەردوونی دامەزراوە، شەرتی هەڵگرتنی ئەو گوتارە جێبەجێکردن یا جێبەجێ نەکردنی نییە. دەنا ئەگەر بەو پێبوو بە ئەمە ئێستا دەبواە لە خوارەوەی ئەو دوو مادەی قانونی ئەساسیش بین. ئەوەی کە ئێمە دوای کۆماری کوردستان 72-73 ساڵە لە ئاڵۆزێکی گوتاری داین، دلیلی ڕێگ ئەوەیە پێ دوایە ئەمە کەممان قوربانی داوە، پێ دوایە کەممان خەبات کردووە، پێ دوایە ڕێبەرانی ئەحزابی ئێمە تەواوی ژیانی خۆیان لەسەر ئەو ڕێگەیەدا نەناوە. ئەمە ڕێز و حرمەتم بۆیان هەیە، بەڵام هەموو ئەو ناڕوونیانە بۆتە هۆکاری ئەوەی کە زۆر زار تاچی کورد حەز دەکا کە لە نێو بازنەیەکی داخراودا دەخولێتەوە. ئەمە یەکجارێکە یارمەتی دەدەین کە ئەو گوتارە پەرە پێ بدرێ و لە ڕاستیدا لە بەستێنێکی بەرفراوانتردا خۆی وێنا بکە و بەرزەستە بکاتەوە. و من دەبینم کە ئەو گوتارە لە مەیدانی خۆیدا شت دەبێ، ینی خەریکە بەڕاستی زۆر بە خێرایەکی باش دەڕاتە پێشێ. بەڵام ئەوەی کە ئایا ئەوە دەبێتە بەرنامەی حیزبەکان یا ئایا هەلومەرزی ژێوپۆلیتیکی ئەو کاتە ڕێگا دەدا، ئەمە جارێ ناتوانین بەو فەرزیانە کار بکەین. حتا ئەگەر ڕێگاژ نەدا، حتا ئەگەر تەنانەت کوردیش ناتوانێ ئەو مەجالە بۆ خۆی بڕەخسێنێ کە لە داهاتوودا وەرەوکی تامیلەکان لەوانە بوونیان توانی ببێتە خاوەن دەوڵەتی خۆی. بەڵام ئەو معنای ئەوە نامێنێ کە چون ممکنە لە داهاتوودا ناتوانێ ئەو مؤسساتە دەستە بەربکە با ئەو گوتارە فڕێبدا، ئەوە لە باری مێتۆدۆلۆژی و لە باری ئێتیکیشەوە دروست نییە. وەک ئەوەیە ئەتۆ نەخۆشێکی من قیاز ناکەم لەگەڵ کورد، بەڵام تەنیا و نمونەیە دێنمە بۆی بینەرەکانی جەنابەت تێبگەێنم. ئەویش ئەوەیە کە مەسەلەن نەخۆشێکی گرانی وەک سەرەتانی هەیە، شێرپەنجە هەیە، بەڵام توانایی کڕینی دەرمانەکانی نییە. ئایا دەکرێت چون توانایی کڕینی دەرمان یا چارەسەری نەخۆشیەکەی نییە داوای لە بکەین بڵین وەڵا تۆ بڵێ هەڵامەتت هەیە نەخۆشی شێرپەنجەت نییە؟ ئەوە ناکرێت، لە بواری ئەخلاقیەوە دروست نییە. ئەوەی منیش باسی دەکەم، ئەمن باسی ئەوە ناکەم کە ئایا کورد چەندەی بۆ داهاتوو توانایی عملی و کردداری هەیە کە بتوانێت ئەو پرۆژەیە بەرەو منزلی کۆتایی بەرێ. بەڵام ئەوەی ئەوڕۆ من باسی دەکەم وەک مافێکی گەردونیە، من ئەرکێکی ئەخلاقیم هەیە دەبێ و بەرزەستە بکەمەوە. ئەمن مەترسێک دەبینم کە سیستمی کۆلۆنیالیستی ئێرانی خەڵکی کورد وەکو هویەتێکی گشتی فەرهەنگی یا بوونی ئێتنیکی نەتەوەیی بەرەو نەمان یا بەرە لێکترازان یا بەرە هەڵوەشان بەرێ، ینی ئەوەندەی کار لەسەر بکە، ئەوەندەی سیاسەتی پارچەکردن و تێکدان و تێکدەرانە لەسەر پیادە بکە، ینی مدلی ئیستعماری ئێرانی کە لە نەهایەتدا ئالترناتیوی نەبوونی ئەو گوتارەمە باسی بڵین مەسەلەی کۆلۆنیالیسم و سەروەری سیاسی نەکەین. ئەگەر ئەوە نەڵێین مەترسیەکە ئەوەیە، ئەویش ئەوەیە کە ئەو ئاراستەی ئێمە لە سیستمی ئێرانیدا دەبینین کورد بەرەو ئەوە دەبا کە نەبێتە خاوەن مؤسساتی خۆی، کە نەبێتە خاوەن پێگەیەکی حقوقی لە ئاستی دنیادا و لە باشترین حاڵەتی خۆیدا وەکو بوونەوەرێکی فۆلکلۆریک تەنیا حوزوری هەبێ، کە ویش وردە لە قەوارەی هەبوونی ئێرانیدا ئاسیمیلە بێ و ئاسەواری نەمێنێ. ئەمە نمونەی ئاسیمیلەمان زۆرە. مەسەلەن ئەمە چەندین کەم نەتەوەمان هەیە لە فەڕەنسا کە وڕۆ هەرچەند یەکێتی ئوروپا سیاسەتی بژانەوەی زمانی هەیە، پارەیەکی زۆریش بۆ دادنێ. فەڕەنسا مەسەلەن بخۆی و پارانە وەردەگرێ و ڕوو لە نەتەوەکانی برۆتان و پرۆوەنساڵ و کۆرس و ئالزاس و ئەوە دەکات. بەڵام سیاسەتی ئاسیمیلاسیۆن وای کردو ئەوەندە درەنگا کە ئەو تۆ پارەیە مەسرەفی و خەڵکە دەکەی، خودی ئەو خەڵکەش کەمترین عەلاقە بۆ گەڕانەوە بۆ زمان هویەتی خۆی نیشان نادا. دکتۆر خالید، وەک پرسیاری کۆتایی زۆر بە کورتی پێم وایە سی چرکەمان هەبێ، ئەویشەوەیە کە پێ دوایە بە پێی خوێندنەوەی ئێوە ئەو کارانێکی ئێوە دەیکەن لەگەڵەوەی کە ئامارمان نییە گەلی کورد لە ئێران زۆربەی خوازیایی سربەخۆیین یانە ئێشتا دیار نییە چیان دەوێت جگە لە حیزبەکان؟ ئەزمموی من ئەوەیە من خەڵکم دیتۆ لە فەزای ئازادی کوردستانیدا ژیاوە.
وەزعی ئابووریشی زۆر باش نەبووە بەڵام بەختەوەر بووە. ئەوە بە من دەڵێ کە ئێستێ مەجای پرسین ڕاپرسێک لەو خەڵکە بێ بڵێ مانەوەت لە چوارچەوەی ئێراندا دەیە سەربەخۆیی بەدڵ و بەجیان پێشوازی لە سەربەخۆیی دەکات. ئەمنەوە دڵنیامەوە. زۆر سپاس لە دکتۆر خالیدی خەیاتی و ئێوەی بەڕێز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بەیگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.